يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريز وتاري الجمعة رابردو باسی متمانەمان کرد وتاری ئەمڕۆژ تەواوکەری ئەو بابەتەیە بە ئیزن و پشتیوانی خوای پەروەردگار و سەرەتای وتارەکەمان دەڵێن خۆشی ژیان بەدڵ ئاسوودەبوونە. ئەگەر ئینسان خۆشترین خواردن بخوا لە ناو مەجلیسێکا بێ کە هەمووی ئەهلی کەیف و خۆشی و شادی بێ، هیچ کەم و کوڕیەکی جەستەیید نەبێ، بەڵام ئەوەی کە لێرەدایە و لە ناخایە کە دڵە خۆش نەبێ بڕوا بکە سوود لە هیچ نابینی. ئەگەر ئینسان ڕۆژانە چەند ماندوو بێ کۆڵی قورس هەڵگرێ کارەکەی ماندووی جەستەیی بکە، ئەگەر ئەوەی لە سینەدایە کە دڵە خۆش بوو هەز بە ناڕەحەتی ناکەی، هەز بە کۆڵی قورس ناکەی، بەڵام لە شوێنێکا بی هیچ مێشولەیەک لەسەر شانن نەنیشبێتەوە، ئەگەر دڵت ناڕەحەت و نائاسوودە بوو و ئەزانی شاخەکانی دنیا لەسەر شانتن. بۆیە کاتی خۆی شاعیرێک گوتوویەتی لەیسە بحەمل ما ئەطاق الظەهر ما الحەمل إلا ما وعاه الصدر. بەخوا قورسی و کۆڵی قورس ئەوە نییە کە شان هەڵی دەگرێ، کۆڵی قورس ئەوەیە کە دڵ باری گران بێ، ئەوەی لە سنگتایە خەریکە بتەقێ و کۆڵەکەی بۆ هەڵنەگیرێ. جا ئینسان بەڕاستی بە چی دڵ ئاسوودە دەبێ و سینەی فراوان دەبێ؟ بە بوونی متمانە بە دوو شت. یەکەمیان متمانە بە بیر و باوەڕ و ئاینەکەت، دووەم متمانە بوون بەو خەڵکانەی کە لەگەڵیاندا دەژی و هەڵسوکەوتیان لەگەڵدا دەکەی. مرۆڤ یەک نییە لەسەر زەویدا بیر و باوەڕی نەبێ، حتا ئیلحاد بۆ خۆشی ئەوەش بیر و باوەڕێکە، بەڵام بە درێژایی مێژوو مرۆڤایەتی گرفتاری ئەوە بووە خەڵکانێک متمانەیان بە بیر و باوەڕی خۆیان نەبووە. کەسەکە بیری کردوتەوە تۆ بڵێ ئەم بیر و باوەڕی من بە کەڵک بێ، حتا بەتپەرست جاریوە کەوتۆتە گومانەوە، یعنی حەق خەریکە و دەکەوێتە گومانەوە ئەم بەردە کە من دەیپەرستم باشە خۆ بێجیانە کەواتە بە کەڵک نایە. یان دەبێت لەم بەرنامە و منهەجەی من و لەم بیر و باوەڕی من باشتر هەبێ، تۆ بڵێ کەسێک کە لەمە باشتری هەبێ، تۆ بڵێ ڕۆژە بەسەر بچێ و کۆم ببێ و بە کەڵک نەیە، ئەمە ئینسان متمانەی بە بیر و باوەڕەکەی نامێنێ. بۆیە ئێمە حەمد و سەنای خوا دەکەین کە هەڵگری ئیسلامین، ئێمە سوپاس بۆ خوای گەورە کە هەڵگری پەیامی ئیسلامین، ئەوەندە متمانەمان بەو خوا تاکو تەنهایە هەیە کە ئەڵڵایە ئەڵێ بە چاوی سەر بینیومانە، ئەوەندەمان متمانە بە محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەیە کە دەڵێ چاومان لێ بۆ جوبریلی ئەمین لەو ئاسمانەوە ئەو قورئانی بە وحی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناوە. ئەوەندە متمانە و بیر و باوەڕەکەمان چەسپاوە، ئەوەندە متمانەمان بەهێزە و ئازانین چاومان لە بەهەشتە، چۆن خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفیان کردووە ڕێک ئاوا چاومان لێیەتی. ئەم متمانە بوونە زۆر خۆشە. یەقینمان هەیە شتێچکە و ئاینێشکە نییە لەم ئیسلامە باشتر بێ، یەقینمان هەیە قەت کۆن نابێ، یەقینمان هەیە ڕۆژ بە ڕۆژ ئیسلامی ئێمە جێگەی شانازی پێوەکردنە کە تۆ هەڵگری ئاینی ئیسلام و ناسنامەت موسلیم بێ. بۆیە لەم بارەیانەوە سوپاس بۆ خوای گەورە دڵنیاین. بەڵام زۆریش خۆشە و دڵیش ئاسوودە دەبێ کاتێک کە ئینسان بەڕاستی متمانەشی بە کەسانی دەوروبەریشی بێ. ئەوە ژیان جوان دەکا کە ئینسان لەگەڵ کەسانێکە ڕەفتار دەکا متمانە لە نێوانتاندا هەبێ. متمانەی ناو خێزان چەند خۆشە ئەولاد متمانەی بەدایک و باوکی هەبێ کە پشتیوانیەتی. خۆشەویستان زۆر متمانە بەخشن بە ئەولادەکانتان. وەڵڵی کوڕ و کچ کاتێک کە متمانەی بە باوک و دایکی هەبوو کە گوێی بۆ دەگرێ، کە هاوڕێیە لەگەڵیدا، کە لێی تووڕە نابێ، ئەگەر هەڵەی کرد سەرفی نەزەری لێ دەکات، چاوپۆشی لێ دەکات، ڕێگەی ڕاستی نیشان دەدا، سوپاس بۆ خوای گەورە ئەو خێزانە بەختەوەر دەبێت.
بەڵام کاتێک کە کچێک متمانەی بەدایکی نییە دەردەدڵی لای خۆی لا بکە ئەچێ لای ڕەفیقێکی دەردەدڵ دەکا. کاتێک کە کوڕێک متمانەی بە باوکی نییە کە وەک هاوڕێیەک گوێی بۆ ناگرێ هاوڕێیەکی خراپ دەدۆزێتەوە دەردەدڵی خۆی بۆ دەکا. بۆیە متمانەبوونی ناو خێزان بە تایبەت متمانە بەخشینی دایک و باوک بە ڕۆڵەکانیان خێزان بەختەوەر دەکا. متمانەبوونی نێوان ژن و مێرد بە یەکتر کە لە هیچ نەخۆشی و ناخۆشیەکە یەکتر بەجێ نایاڵن، لە هیچ نەبوونی و هەبوونیەکە پشت لە یەک ناکەن، ئەو متمانە لە نێوانیاندا زۆر بەختەوەری خێزان دروست دەکا. متمانەبوون کە لە ماڵی خۆت چوویتە دەرێ لەگەڵ هاوڕێیەکتدا کە ئەوەندە متمانەکەت پێی یەقین بێ بتوانی ئەوەی لە ناختایە بۆی هەڵڕێژی، دڵنیابی کە لای کەس باسی ناکە، دڵنیابی ئەسرار و نیهێنیەکانت دەپارێزە کە تۆ تەسلیمت کردۆ بە پوختی. بەڕاستی کە ئەمە دەستکەوت خۆشە، بەڵام بەخواگە هاوڕێیەکت هەبێ ڕەفیقێکت هەبێ کە قسەت بۆ کرد ترسای خواب کەم نەیجێڕێتەوە، خواب کەم لای کەس نەیدرکێنێ، ئەو خواب کەمەی تێکەوت ئەو متمانەکە لەق بووە. هەز دەکەی نائارامی، هەز دەکەی کە هاتوویەوە ماڵەوە بریا قسەم لای فڵان کەس نەکردایە، ئەو خۆشی ژیانت لێ دەشێوێ. دواتر دەچی کڕین و فرۆشتن دەکەی لە بازاڕە. چەند خۆشە متمانە لە نێوان کڕیار و فرۆشیارە هەبێ کەچی بەداخەوە ئەم ڕۆوامان لێ هاتووە، ناڵم هەمووی خەڵکی چاکیش لە بازاڕەکاندا زۆر زۆرە، بەڵام بەشێکیش هەیە کاتێ دەچی سیارەیەک دەکڕی، زەویەک دەکڕی، خانوویەک دەکڕی، هەر لە خۆتەوە هەز دەکەی دەستیان بڕیوی، هەز دەکەی فێڵیان لێ کردووی، چونکە ئەوەندە نامتمانەی بینیوە هەز بە ئارامی ناکەی، دڵت مرتاح نییە. تۆ بڵێ زیادم لێ نەسیاندرابێ، تۆ بڵێ بە هەرزان لیان نەکڕێبم. تر بەم شێوەیە لە بینی کڕیار و فرۆشیاریشان متمانە زۆر گرنگە. لە بینی مامۆستای ئاینی و ئەو کەسانی پرسیاری ئاینی دەکەن. ئێستا من هەز دەکەم یعنی جاری وا بێمتمانەی لە بینی مامۆستای ئاینی و خەڵکیشا هەیە. کەسێ پرسیارێک لە مامۆستایەکی ئاینی دەکات هەر بۆ خۆشی دەوێت دەڵێ وەڵام مامۆستا لە 5-6 مامۆستایەکەشم پرسیوە، ئەوە بەڵگەیە لەسەوەی بڕۆی بە هیچیان نەبووە، یعنی دڵنیا نەبووە. خۆشە کەسێک کە تۆ پرسیارێکی ئاینی لێ دەکەی متمانەت بە زانست و بە دین و بە ئەخلاقی هەبێت، دڵنیابی کە وەڵامەکەی کافیە. پێویستیت بەوە نەبێت ڕاکەی بۆ لای مامۆستایشکەی و تەلەفۆن بۆ یەکێشکە بکەی و دیسان بۆ یەکێکی تر کەەوە بەڵگەیە لەسەرەوەی متمانەکەتدا نەمەزراوە بە بەرامبەرەکەت. متمانە لە نێوانی دکتۆر و نەخۆشدا. ئێستا چەند جار جەنابتان هەموو شاید حاڵی ئەوەن کەسێک دکتۆرێک پزیشکێکی پسپۆڕیشە بە ناوبانگە ئەڵێ تۆ بۆ ئەم نەخۆشیە نەشتەرگەریەکت دەوێت. هەموو کەس و کار و بۆ خۆشی دەڵێن وەڵایی یەکسە بڕای پێمەکە جارێ لە دووسێ دکتۆری تریش بپرسە چێڵێ ئەو عەمەلیاتە لەبەر پارەکەی نییە، لەبەر خەستەخانەکە نییە. چاوەلی ئەمە چ خەتەرێکی گەورەی لە کۆمەڵگادا دروست کردووە کە حەق وا بوو دکتۆرە پسپۆڕەکەی خۆی بڵێ جارە پەلەمەکە من لە دووسێ دکتۆری برادرم دەپرسم بزانم ئەمەی تۆ نەشتەرگەری دەوێ یان نایەوێ، ڕێژەی سەرکەوتنی چەندە یان چەند نییە. دکتۆرەکە ڕاستەوخۆ بڕیار دەدا بەڵام نەخۆشەکە لە گوماندایە بەرامبەری. ئێستا نەخۆشی کۆڕۆنا خۆ شتێکی جیهانیە، ئینسان عیبەیە بڵێ ڤایرۆز نییە، لەسەرت دەکەوێت، لەسەر عەقڵ و دینت دەکەوێت، لەسەر عیلمت دەکەوێت. کە چیاتە دکتۆر بە ئاشکرا هاوار دەکا خەڵکی نەخۆپارێز بن لە ڤایرۆسی کۆڕۆنا، خەڵک دەڵێ وەڵا دکتۆر ڕاست ناکا. دکتۆرێکم ئاگا لێ بوو هەڵگری شادەی دکتۆرا لە دەرەوەی وڵات، بەرنامەیەکی تیڤی هەبوو کە لێ بۆ وتی خوا داواتان لێ دەکەم کە جوێن و قسەی سووکتان زۆر پێوتم مەیگەێنە دایک و باوکم. دڵنیام دوای بەرنامەکەڵێنەوە بە کرێگیراوی حکومەتە و 1000 تۆمەتم بۆ هەڵدەبەسێت، خوا قسەی ناشرینم پێ بڵێم بەڵام زۆر نابۆ خەستیە. یعنی خۆی ئەو هەموو عیلمەی بڵاو دەکردەوە بەو زانستەی کە خۆی پێیەتی، دڵنیا بوو کە خەڵک بڕوای پێ ناکات چونکە متمانەکەی نەماوە. ئێمە جێگەی خۆیەتی لە زروفێکی ئاوادا ئێستا دەستخۆشی لە یەک بەیەکی جەنابتان دەکرێت، چەند جوانە سیمای مزگەوت هەمووی دەمامکی پێوە بێ بۆ نیو سەعاتێک بۆ 40 دقەیەک پارێزگاری لە خۆتە. ئێمە مادام مزگەوتەکە بە حکمی خەرەباڵغی سواز بۆ خۆی گەورە و ناشتوانین لە هەتاوەکە بین بۆ ماوەیەکی زۆر لە سێبەرەکە و فێنکەکە دانیشتوین، بینیشمان نییە دەمامکەکە ضرورە بە شانازیەوە بیبەستە، پێت قرس نەبێ بڵێ مامۆستا تۆ بۆ خۆت بۆ پێتەوە نییە، من لەبەرەوەی ئێستا 2 مەتر زیاتر لە تۆ دوورم کە هاتمە تەنیشتیتەوە دەبێت ضرورە منیش دەمامکەکەم پێش تۆ پێوە بێت. زۆر بە چاکی بیکە و لە هەر شوێنێکی قەرەباڵغا ئەمەی مزگەوت کەین بە نمونە بۆ دەرەوەی مزگەوت. بەڕێزم چوویتە بازاڕ چوویتە هەر قەرەباڵغێکەوە بڕاو کە بەو دەمامکە لەوە ئەچێت تۆ نەخۆشەکە خۆت بی، لەوە ئەچێت تۆ نەخۆش بی و هەستت بە خۆن نەکرد بێ. جا من چیم لە قیس دەچێت؟ خوا نەخواستە بەڕێزان هیوا هەیە بە ساڵان دەبێت ئەو دەمامکەی شەو و ڕۆژ پێوە بێ. حەمد و سەنا بۆ خوا کە من لە ماڵی خۆما پێویستیم پێی نییە، لەگەڵ عایلەی خۆما پێویستیم پێی نییە، بەڵام کە چوومە قەرەباڵغێکی زۆرەوە یان هاتمە مزگەوتەوە شتێکی زۆر ئاساییە، با متمانم بە زانست هەبێ، متمانم بە پزیشک هەبێ. متمانەی نێوانی حکومەت و میلەت ئەوە هۆکارە سەرەکیەکەیە کە خەڵک جاری وا لە دژایەتی حکومەتە دەمامک نابەستێ،
وازانە کار بەدەست زەرت دەکا ئەوە نەمانی متمانەیە کە حکومە دەڵێ ئەمە خراپە دەڵێ ناوەڵات چونکە تۆ دڵی خراپە من دڵم خراپ نییە ئەمانە هەموو کارە ساد لە وڵات لە هەر وڵاتێکا بن نەک لە وڵاتی ئێمەدا دروست دەکەن هۆکارەکانی نەمانی متمانە چی وا دەکەن متمانە نەمێنێ بەڕێزان یەکەمیان ئەو کەسانەی کەوا پێشەنگن قسە و کردەوەیان وەکو یەک نەبێ خوا لە قورئانی پیرۆزا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون لسورة صف آيات دودا خوای پەروەردگار دەفەرمێ ئەی ئیمانداران بەڕاستی کردەوەیەکەیە لە ئێوە ناوەشێتەوە ئەویش ئەوەیە نابێ ئەهلی ئیمان قسە و کردەوەی وەکو یەک نەبێ جا سەیری وردی قورئان کەن کە قورئانتان خوێندەوە وشە بە وشە سەیری کەن تێڕابێنن دەفەرمێ لم تقولون ما لا تفعلون نافەرمێ ما لا تعملون یەکێ دەفەرمێ پرسیار بکە بۆ قورئان تفعلونی بەکارهێنا تعملونی بەکار نەهێنا لەبەر ئەوەی لە هەموو قسەیەک شوێنەوارێک بەجێ دێڵێ بەڵام هەموو قسەیەک کردار بەجێ ناهێڵێ خوا دەفەرمێ ئینسان کە قسەیەکی کرد با لە شوێنیا کردارەکە ببیندرێ ئەی ئەهلی ئیمان ئێوە هەر قسە مەبن هەر کۆمەڵگایەک مەبن قسە فڕێدەن بەڵام بە کردار هیچتان نەبێ خوا دەفەرمێ مەقت ئەوەیە خوا زۆر پێی ناخۆشە ئیماندارێک بەس قسەی هەبێ هیچ کردەوەی نەبێ ئێوە وا مەبن کاتێک کە باسی شتێکی چاکە دەکەن هەر بە قسە باسی مەکەن خۆشتان جێبەجێیکەن بۆیە لە قورئانی پیرۆزە خۆشەویستان لە سوورەتی الأحزاب ئاەتی 31 خوار ڕوو لە خێزانەکانی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم دەفەرمێ يا نساء النبي من يأتي منكن بفاحشة مبينة يضاعف لها العذاب ضعفين وكان ذلك على الله يسيرا ومن يقنت منكن لله ورسوله فتعمل صالحا نؤتها أجرها مرتين وأعتدنا لها رزقا كريما أي خێزانە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر یەکێک لە ئێوە کردارێکی ناڕەوان بکات جا فاحشة مبینە لەم ئاەتەدا لێمان تێک نەچێ مەبەست زینا نییە حاشا لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فاحشەی مبینە لە ئەم ئاەتەدا یعنی ئەی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاتان لە خۆتان بێ بزانن ئێوە خێزانی گەورەترین کەسن لە وڵاتە پێشەوای هەموو ئیماندارانە تا قیامەت خاتەمی پێغەمبەران و ڕسوولە کە حەزەتی محەممەدە صلی الله عليه وسلم ئەگەر ئێوە دەمەدەمە لەگەڵ پێغەمبەرا بکەن ئەگەر عەزێتی بدەن ئەگەر نشوزی بەرامبەر بکەن ئەگەر داوای زۆری لێ بکەن ئەگەر دەمە بۆڵە بکەن بەڵام مبەینەتین لەبەر چاوی خەڵکە ئەوە خوای گەورە دوو جار سزاتان دەدا سزاکەتان بۆ دوو چەندانە دەکا جارێکیان لەسەر ئەوەی کە ئینسان بەرامبەر بە مێردەکەی دەمەوەر بێ و خراپەکار بێ و بە کەم ڕازی نەبێ و ئەوەی هەوڵی داوە ئەو مێردە ئەم هەر بڵێ بە زیاد نەبێ ئەو گونەهبارێکە دووەم لەبەرەوەی ئێوە خێزانی پێغەمبەرن و خەڵک چاوتان لێ دەکا خوا دوو چەندانە سزاتان دەدا و ئەوەش بۆ خوای پەروەردگار ئاسانە بەڵام ئەگەر کەسێک لە ئێوەی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێڕایەڵی خوا و پێغەمبەر بوون پێغەمبەرتان عەزێت نەدا خوای گەورە دوو جار پاداشتان دەداتەوە و لە قیام و دڵتان ڕازی دەکا و هەروەها لە قیامەتە بەهەشتان بەنسیب دەکا و لە دنیادا ڕزق و ڕۆزیتان فراوان دەکا حرمەت و ڕێزتان پێدەبەخشێ جا سەیری قورئان دەفەرمێ فاحشة مبینە بۆ مبینەی بەکارهێنا یعنی دەکرێت لە ناو ماڵی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم دەمەبۆڵەی ژن هەر هەبێ ژن صفاتی وایە بەشت زۆر کەم ڕازیە دەمەبۆڵە دەکا پرتە بۆڵە دەکا خوای گەورە ئەوان لەسەر حساب ناکە کە لە نێوان خوان و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ئەگەر لە دەرەوەی ماڵ باسییان کردو لە دەرەوەی ماڵ دەنگیان بەسەر پێغەمبەرا بەرز کردەوە خەڵکیان لێ تێگەیاند ئەوە دوو جار سزا دەدرێن دوو جار گوناهبار دەبن چونکە ئەوان پێشەوان بۆ خەڵک دەبینێ ئەوە خێزانی پێغەمبەر وا دەکا وەڵاو هەر سەری مێردەکەی دەخوا بەڵام ئەگەر ئێوە گوێڕایەڵ بن و شوکرانە بژێر بن و ڕێزی مێردەکەتان بگرن لەبەر چاوی خەڵکە ئافرەتانی تریش چاوتان لێ دەکەن خوای گەورە یەکەم ئەجری خۆتان دووەم ئەجری ئەو موسڵمانانەی ئافرەتانی چاوتان لێ دەکەن خێزانێک بەهۆی تۆ بەختەوەر دەبێ بۆیە زۆر گرنگە ئەوانەی پێشەوان دەبێ خۆیان پێش خەڵک قسە و کرداریان یەک بێ ئەگەر یەک بوو خوا دوو جار ئەجریان دەداتەوە ئەگەر وانە بوو دوو جار خوای گەورە سزایان دەدا سزای ئەو کەسانش کە متمانەیان لە دەستدا بەوەی بینینی کردەوە خراپەکانی ئەوانەوە
بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ وەکو لە تەفسیری نابلوسیدا لە مجەلەدی 1970 هاتووە دەڵێ ئیمامی عومەر کاتێک کە بڕیارێکی دەردەکرد دەیویشتێ قەدەغەکە لە شاری مەدینەدا حکمێکی دەردەکرد حکوومەت بڕیاری داوە فڵان کارە قەدەغەیە پێش ئەوەی بڕیارە و مەرسوومەکە دەرکا دەهاتەوە بە خێزان و کوڕەکان و خزمەکانی خۆی دەگوت ئەیگوت ئاگادار بن ئەم بڕیارە لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە دەردەچێت فڵان کارە قەدەغەیە و نەهی لێکراوە هێشتا بڵاو نەکراوەتەوە بەناو خەڵکە پێش ئەوە بە ئێوە دەڵێم دڵنیابن هەر کەسێک لە ئێوەی کەسوکار و نزیکان و ماڵی خۆم سەرپێچی بکە و ئەم بڕیارە بشکێنێ و ئەم یاسایە بشکێنێ ئەیکەم بە پەند لەبەر چاوی هەموو خەڵکە و 2 جار عقوبەی دەخەمە سەر چونکە ئێوە خەڵک تەماشاتان دەکا ئەو بڕیاری من وەکو حکوومەت و دەسەڵات دەری دەکەم ئەگەر منداڵەکانی خۆم و خزمەکانی خۆم پێشێلیکەن خەڵک هەر حساب بۆ ئەو حکوومەت و دەسەڵاتە ناکە هەر ئاوی لێ ناخواتەوە ئێوە متمانە بە حکوومەتەکە ناهێڵن بۆیە هەر کاتێک یەکێک لە نزیکانی خۆی سەرپێچی یاسای بکردایە 2 جار سزای دەدا چونکە دەیگوت تۆ حکوومەتەکەم سوک دەکەیت تۆ دەسەڵاتەکە سوک دەکەیت بۆیە نزیک بوون لە ئیمامی عومەر نەبوو بە مایە ڕەحمەت خەڵک لێی دەترسایگو خۆزگە خزمی عومەر نەبوو مایە هەر وەکو خەڵکی ئاسایی بژیان مایە دکتۆرێک جگەرە بکێشێ 2 جار حەقوایە سزا بدرێت چونکە کاتێ نەخۆشێک دەبینەوە پزیشکە بۆ خۆی جگەرە و نێرگە لە دەشێشێ ئیتر چۆن بە خەڵک بڵی سیەکان دڕۆژ دەبێتەوە خراپە کاتێک کەوا ژن و مێردێک لەبەر چاوی منداڵەکانیان بێحورمەتی بە یەک دەکەن و ژنێک ڕێزی مێردەکەی ناگرێت لەبەر چاوی کچەکانیدا 2 جار گونەهبارە جارێک کە ئیتاعی مێردەکەی نەکردەوە بە ناحەق دڵی ڕەنجاندووە جارێک دڵنیا بن ئەم کچانش کە چوونە ماڵە مێرد ئەوە احترام بۆ مێردەکانیان دانانێن چاو لە دایکیان دەکەن بەڵام ئەگەر ژنێک ڕێز لە مێردەکەی دەگرێ و ئیتاعی دەکا خۆی گەورە یەکەم پاداشتی خۆی دەداتەوە دووەم کچەکانیش وەڵڵای کە شویان کرد چاو لە دایکیان دەکەن ئاوا ڕێز بۆ مێردەکانیان دادەنێن خوا 2 جار پاداشتی دەداتەوە پیاوێک کە لەبەر چاوی کوڕەکانیدا حرمەت بۆ ژنەکەی دادەنێ و ئاوی بەدەمەوە دەکا و لە سفرەی ماڵە هاوکاری دەکا جاری وایە گەسکیشی بۆ دەدا بە شانازی شەڵە ڕۆڵە دایکتانە ئەجری زۆرە لە سەرمان ماندوو بووە خی گەورە پاداشتی ئەم پیاوە جارێک دەداتەوە جاری دووەم بۆی دەکاتە 2 قات چونکە وەڵڵای ئەم کوڕەش کە ژنی هێنا ڕێز لە ژنەکەی دەگرێ ئەویش دەڵێ باوکم چەند پیاوێکی بەڕێز بوو لەگەڵ دایکما با منیش ئەوە احترامی خێزانەکەم بگرم ئاوا لی تووڕە نەبم سەمعی نەشکێنم ئەوە خی گەورە ئەجرەکە زیاد دەکات چونکە تۆ پێشەنگی بەڵام بە پێشەوانەشی و 2 جار گونەهبار دەبی کاربەدەستێک خۆی کارەبا بدزێ حەقوای حکومەت 2 جار عقوبەی بدات چونکە کاتێک کاربەدەستێک کارەبا لە دەوڵەت بدزێت چۆن هاوڵاتی دەست بە کارەباوە بگرێ و گڵۆپێک کەم کاتەوە کابرای مەسئول لە دەوری باخەکەیدا 100 بلاجکتۆر شەو ڕۆژ ئیش دەکا و دایکوژێنێتەوە قسەی حکومەت چ سوودێکی دەمێنێت لەسەر تەلەڤیزۆنە بڵێ هاوڵاتی بەڕێستۆش گڵۆپێک کوژێنەوە ئەڵێ سەیری بلاجکتۆرەکانی دەوری باخەکەی خۆت کردووە کە حەقوای ئەوانەڵێ ئەو کابرا تێدا چووە ئەو ماڵوێرانە بەڵام تۆ هاوڵاتێکی شەریف بە بەڵام قسەکان کاریگەریان لەلایەن حکومەتەوە نامێنێ سارەیەکی پۆلیسی هاتوچۆ سارەی مرور دەبینی لەسەر جادەدا تۆ دیقەتی دەدەی من خۆم چەند جار بە وردی متابعی ئەم کارانم کردووە نووسراوە لە 80 بڕۆ تۆی هاوڵاتی دەڵێ ئەوە سارەی مرورت چاوپێکەوە حەزەرێک زیاتر دەکەی لە 80 دەڕۆی کەچی کاشی مرور 3-4 نەزمەوداڵی ژوا بەسەر شانیەوە بە تەنیشت تا فڕکە دەکا ئەو لە 120 دەڕوە تۆ کە ئەمە دەبینی جا خۆ مرورەکە بۆ خۆی زابتەکەشی تێدا بوو نووسراوە لە 80 من ئیلتیزام دەکەم ئەو چۆن تێپەڕی چەند جار بڵ خۆم سیاقەتم کردووە لە 60 بۆ نووسراوە 60 ڕۆیشتوم سارەی پۆلیسی هاتوچۆ ڕوانیمە 2-3 ئەفسەریشی تێدایە لە باڵا لە 100 زیاتر بە تەنیشتا دەڕوە ئەو هەر خۆی حساب بۆ یاساکە ناکە تۆی هاوڵاتی لەو سەرشەقامە یەکسەم متمانەت بە پۆلیسی هاتوچۆ و دام و دەستگاکان و هێماکان نامێنێ هەر بەدەست خۆت نییە کە ئەوە لەو بینی بۆیە حکومەت دەبێت ئەوانە 2 جار سزا بدە یەکەم سزای خۆیان دووەم کە متمانەیان لە وڵاتەکەدا نەهێشت ئەوە چەند جار ڕەن بە جەنابەت ئەوانت بینی بێ ناڵم هەمویان بەڵام زۆر جارم لێ بینیون کە خۆیان هیچ ئیلتیزامێکیان نەبووە پەرلەمان پرۆژە یاسا دەردەکات ئێستا بەقەدەر دەیان سندوق و کارتۆن پرۆژە یاسا لەو پەرلەمانەدا نووسراوە من پرۆژە یاسام بۆ چییە من پێم نیشان دەچێت بۆ کردوم حکومەت بەرنامە و کارنامەی حکومەت بۆ منی هاوڵاتی چ سوودێکی هەیە با ئەنجامەکەی ببینم با بەرهەمەکەی ببینم بەڕێزان فەڕەنسیەکان پندێکی زۆر جوانیان هەیە ئەڵێ لا تحدثني عن جهودك بل حدثني عن نتائجك کاکە پێم مەڵێت چ دەکەم و چ دەکەم و چ دەکەم
بەرهەمێکم نیشاندا بە چاوی خۆم بەرهەمەکە ببینم. کوردەواری خۆشمان پندێکی زۆر جوانیان هەیە، قەدیمیەکان جەنابتان لەبیرتان دەڵێ هۆهۆ شەر نییە، کۆکۆ شەرتە. کابرا جاران جووتی کردۆ بە گاجوت، حتا ئێوارە هەر هۆهۆ بکەی ئەرێ لەو سەرگرنگە چەند تەنەکە گەنمت بۆ ماڵەوە بردوێتەوە. خوایەکە 10 ڕۆژ هۆهۆی گاجوتت دەکرد کە تۆ هیچ بەرهەمی گەنم بۆ منداڵەکانت لەو سەرەوە نەبێەوە لە پاییزە، ئەو هۆهۆیە سوودێکی نابێ. بۆیە زۆر جار حکومەتی ئێمە دەڵێ ئەوە بەرنامە و کارنامە و ئەوانە هاوڵاتی بەوە تێر ناخوا، نیشانم دەست چت کردووە. ئێمە لێگرفتێکمان هەیە تا ئێستا لە وشەی متمانە تێنەگەیشتوین. چۆن؟ هاوڵاتیە کە دەچێتە سەر سندوقی دەنگدان دەنگی داوە بە پەرلەمانتارێک، یعنی ئەی پەرلەمانتار من متمانەم بە تۆدا، پەنجەی شایەتمانم خستە ناو مەرەکەبەکەوە تا 4 ساڵی تر تۆ نوێنەری منی، دڵنیام لە ناو حکومەتە دیفاعم لێ دەکەی، داوای مافەکانم دەکەی، گرفتەکانم گرفتی تۆن، ئەوەندە متمانەت پێتە تۆ لە جیاتی من لە کابینەی حکومەتە دیفاعم لێ دەکەی. ئەمە دەنگدانە بە پەرلەمانتار کە ئێمەوە نازانین، کابرا دەنگی پێداوە دێتەوە ماڵەوە جوێنی پێدەڵێ، هەر نازانێ بۆ دەنگی پێداوە. متمانەدان بە پەرلەمانتارێک یعنی من متمانەم بە تۆ هەیە، پێویست ناکە من هەموو ڕۆژە ناڕزای بەرامبەر بەدەسەڵات دەرببڕم، داوای پرۆژە بکەم. ئەی تۆ ئیشت چییە؟ ئەی تۆ بمانجی 9 ملیۆن دینار و 8 ملیۆن دینار لە جیاتی من وەردەگری بۆی ئیشم بۆ بکەی. پەرلەمانتاریش دەبێت لەو متمانەیە تێبگا، بەڕاستی شەو خەوی لێ نەکەوێ، بەڕاستی هەڵامەتێکی بێنەیکا بە کۆڕۆنا و نەچێت لە ماڵە دانیشێ، ئەبێ ئیش بۆ ئەو خەڵکە بکە. ئەی تۆ نوێنەری چەند هەزار کەسی ئەم وڵاتەی کە متمانەیان بە تۆ بەخشیوە پێم بڵێ لەم 4 ساڵەدا تۆ چت بۆ من کردووە؟ هەر پرۆژە یاسان نووسیەوە، جاوەڵ ئەگە بنووسین بێ حەز دەکەی شەی من 50 لە پەرلەمانی خۆمانە بۆ پڕ دەکەمەوە، هەموو شتی جوان، هەمووی داواکاری جوان، بەڵام ئایا خەڵک هیچی لەم وەرەقانە دەچێتە جیرفانەوە؟ نەوەڵات تۆ 100 هەزاری بخە جیرفانەوە. ئەزیزم ئەمە بۆ میلەتەکە ئەساسە. حکومەت نابێ بڵێم کارنامەم ئاوا بوو، ئەمجا پارلەمان کۆ دەبێتەوە متمانەدا بە کابینەی حکومەتان نابیستن ئەڵێ متمانەیاندا بە کابینەکەی فڵان کەس، هەم متمانەیاندایە. ئەو متمانەیە کوڕە زۆر گەورەیە، وەڵڵاهی زۆر نائەخلاقیانەی ئینسان متمانەی ئەو هەموو جەماوەرە لەدەست بدە. جاوە هەر بە بەرنامە ناکرێ، بە کارنامە و پرۆژە ناکرێ، ئەبێ خەڵک نەتائیجەکەی وەکو فەڕەنسیەکان دەڵێ بەرهەمم نیشاندا، بەرهەمم نیشاندا چیت کردووە بە کردار نیشانمدا، چونکە من متمانەم بە تۆ کردووە. زۆر ئاگادار بین، کەسێک قسەیەکت بۆ دەکەڵە خاوەن متمانە نەبوو عیبە، ئەی متمانەی ئەو هەموو خەڵکە ئەبێت چ عیبەیەکی گەورە بێت لای خوا و لای خەڵک. بۆیە ئەوانە بە دین چارەسەر دەکرێن، متمانە بوون بە ئەڵڵا هەم لەلایەن خەڵکەوە هەم لەلایەن حکومەتەوە. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر بەلای شوانێک داڕۆی، شوان نەخوێندەوار، فەقیر، پێپەتی، جل شەڕ، وتی کاکە بەرخێکم پێ بفرۆشە، ئێمە بۆ خۆمان 3-4 کەسین بۆ گەشتێک هاتوونی لەو سەر ئاوە دەیخۆین. وتی مامە گیان نەی نەزانیەوە کوڕی ئیمامی عومەر و عەبدوڵڵای کوڕی عومەر سەحابەی پایەبەرزە، وتی مامە گیان من خاوەنی ئەم مەڕە نیم، بەخوا هیچم نییە، من کابرایەکی شوانم، بە مانگانە شوانی بۆ خاوەنی ئەم مەڕە دەکەم. ئەویش تاقی کردەوە، وتی بابی دوێنم قسەی لەگەڵا بکەم. وتی دەی زۆر باشە، من پارەکەت هەر دەدەمێ، مەڕەکە دەبین و دەیخۆین، بەرخەکە دەخۆین. ئێوارە بڵێ مەشغوڵ بووبم لەو شی و دۆڵەدا بەرخێک دیار نەماوە، دیارە گورگ خواردوێتی. شتێکی واقعیە لەناو ئەو هەموو مێگە لە مەڕەدا گورگ بەرخێک بەرێ. وتی بڕوا بکە من چەند ساڵێکە لای ئەو پیاوە شوانم، زۆر متمانەی پێمە، ئێوارە بچمەوە بڵێم ئەو بەرخە گورگ خواردوێتی، وەڵڵاهی بڕوام پێ دەکا. وتی دەی باشتر پارەکە ئەوەتە جلەکانت هەمووی شڕ بووە، پێڵاوەکانت هەمووی دڕاوە، تۆ کەسێکی بێکەس و بێدەری بۆ خۆت ئەم پارەیە بۆ خۆت بۆ ڕۆژی تنگانە سەرف بکە. هەر هانی دەدا. وتی من پێت دەڵێم بڵێم گورگ خواردوویەتی، دەڵێ ڕاست دەکەی، بەخوا پێویستی بە شاید و بەڵگەنیە، چونکە چەند ساڵێکە بە ئەمانەتەوە کاری لا دەکەم. بەڵام وا ئەو پیاوەم قەناعەت پێ کرد، فەئەین ئەڵڵاه، ئەی خوا، یەخوا ئەم دنیا هەروە ڕووناک نابێ، من هەر لەم سەر زەوێ نابم، ئەی ناچمەوە بەردیوانی خوا، ئەی خۆ خوای گەورە پێم ناڵێ ئاخرەوە گورگ نەتخوارد و خیانەتت لە خاوەنەکەی کردو بە پارە فرۆشت و پارەکەت خوارد، ئەی خوا چی لێ بکەم؟ بەڕێزان حتا هاوڵاتیش بەوە ساڵح دەبێت کە فەئەین ئەڵڵاه بزانێ، ئەی خوا پارە هاتووە، ئەستا پارەیەک لە حکومەتی وەزەم عێراقیەوە هاتوو بۆ ئەو کەسانەی کەوا موچیان نییە و لەو کەرەنتینەی پێشوودا لە ژوورەوە بوون و واریداتیان نیە، چەند خەڵکم بینی بەداخەوە، ئامۆژگاریشم کردوون لە پێناوی خوادا، وەڵڵاهی خەڵک هەیە معاملەی 100 دەفتەر دۆلار دەکات لە بازاڕە، مۆزەفی حکومەت نییە، 5 کەس بۆ 150 هەزاری لەو حکومەتە وەرگرتووە، چۆ سەرەی بۆ دەگرێت. خەڵک هەیە ڕیزە دوکانی هەیە، هەر ڕیزە دوکانی هەیە و مانگانە کرێک وە دەکاتەوە،
بە موبایلەکەی نامەی ناردۆ کاکە وەڵام من بێ کەس بێ ئەوەتان نەمەعاشم هەیە نەیچمێ ڕاست دەکەی موچە خۆرنی بەڵام کاکە تۆ ملیۆنەری ئەڵێ کاکە گوناحت دەگات جا بۆ ئەمە بۆ فەقیرێک نەبێ کە نە موچەی هەیە نە دووکانی هەیە نە پارەی هەیە ژیرفانی بەتاڵە تۆ لەخوا بە زیاد بێ بەخوا ئەولادی ئەولادت بیخوا هێشتا تەواو نابێ ڕاستە موچە خۆری حکومە نی مۆزەفنی بەڵام بۆ لێ ناگەڕێەوە خەڵ مامۆستا موویەک لە بەراز بێتەوە زۆرە بابا حکومەتەکە بەرازیش بێ مۆکە لەو نابێتەوە مۆکە لە هاوڵاتێکی وەک خۆت دەبێتەوە موو کوا لە بەراز دەبێتەوە ئەلەڵا هەموو وڵامەکەی ئەوەیە لە جیاتی بڵێ ئەی خوا ئەی مەحکەمەی خوا ئەو هەموو فەقیر و هەژاری کە بۆ 100,000ەکە چەند دڵخۆش دەبێت ئەگە وەریگری هێشتا بۆ ئەو کەلێنێک پڕ دەکاتەوە پێی زۆرە ئەڵێ وەڵام موویەک لە بەراز بێتەوە زۆرە مادام حکومەتی پێدەڕوخێ پێ ئامادەم بیکەم ئەوە سەیری کە ئەمە هەموو ئەم متمانانە خۆمان دەخۆین و هەروەها وڵاتەکەمان وێران دەکەین و بەزەی و ڕەحم ئەی تۆن ویژدانت ئەی ویژدانت ئەی ئاسوودەی دڵ و دەروونت کە تۆ پێویستیت بەو پارەی هەر ئەسڵەن نییە پارەی سعاتێ مەسرەفی خۆت و ماڵ و منداڵتە ئەی ئەو فەقیری کە بەش یەک مانگی دەکا و قەناعەتی پێ دەکات چۆن دەیخۆی وەڵڵا هەر زۆر بە ئاسانی دەیخوا و گوێشی ناداتێ و لە پێش خەڵکەکەەوە ناوی خۆی نووسیوە ئەوە چەندانم لەو بابەتانە بینیوە بە واقعی بۆیە ئاماژەی پێ دەکەم بەداخەوە دووەم خاڵ کە متمانەی لەم وڵاتەی ئێمە لە بینی کەسانە هێشت بریتی بوو لە فەیسبوکیەکان ئەو فەیسبوکەی دەکرێت بۆ زۆر چاکە بەکارپێندرێت دەوری دەیان مزگەوتی ئاوای دەبێت وتارێک ئێستا کە لە ڕێی فەیسبوکەوە بڵاو دەکرێتەوە چەندین خێری سەدەقاتی جاری تێدا دەکرێت چەندین علم و زانست و دەرسی تیا بڵاو دەکرێتەوە بەڵام بەداخەوە چینێکی فەیسبوکی پەیدا بووە پەیجی سێبەر پەیجی وەهمی ناوی نادیار ئەمانە ئیشیان بەس دیعایە بڵاوکردنەوەیە بەس پڕۆپاگەندە بڵاوکردنەوەیە بەس گوێن فرۆشتنەوە کەلامی خوا بخوێنەوە ئەو گوێنت پێدا ئەو هەر تەشهیر دەکا هەر ناو دەزڕێنێ هەر بوختان دەکا کەس ناپارێزێ بڕوای بە هیچ شتێک نییە ئەو جیلەی کە پێدەگا وەڵڵی خۆشەویستان ئەمە خەتەرێکی گەورەیە لەسەر گەنجانی ئەم وڵاتەی ئێمە کەوانی بڕوایان بە هیچ ڕێزێک نەماوە ئەزان ئەم وڵاتی ئێمە کەی وای لێهات کاتێک کە وشەی علوجی هاتە ناو یەکەم جار لە ڕوخانی ڕژێمی پێشووی بەغادا سارێ علوجیان هێنایە وڵاتەوە دەگوت ئەو سارێ چییە؟ ئەو سارێ بایس بڵین دەفتەرێ دۆلارێک وڵا بە 6 وەرەقە بە 600 دلار پێت دەفرۆشم ئەخ بۆ وایە وڵاوە علوجە دواتر لە منتیقەی ڕانێوانە پێیان دەکوتن بێداکوبا بوو دواتر لەم هەولێرا پێیان دەکوتن تۆزوبا و یعنی هەر وەکو تۆزوبا دێو دەچێت متمانەی نییە ئەم سارە خاوەنی نییە کوژراوە دزراوە تۆ مهمەیە بیکڕە لە ئەو میلەتەکە قاچی ترازە متمانە بە هیچ نەما چۆن دەبێت سارە دایک و باوکی نەبێت سەنەوی نەبێت چۆن دەبێت تۆزوبا هێنابێتی چۆن دەبێت خەڵکی لەسەر کوژرابێت تۆ بە ئیسراحەت لێی بخوڕی ئەنجا دواتر ڕقەمی علوجی موبایل پەیدا بووە ئەو ڕقەمە دایک و باوکی نییە خۆ ناوی نییە تەلەفۆنی بۆ ئەم پێدەکا هاڕەشەی پێ لە دەکا علوجە دواتر ئەمجا فەیسبوکی علوج پەیدا بوو کابرا فەیسبوکی بە ناوی کەسێکی کەوە داناوە ڕسمی شتێکی خستوەتە سەر ناوێکی وەهمی خستوەتە سەر هەزار تۆمەت و گومان لەم وڵاتەدا بڵاو دەکاتەوە وای لێ دەکا خەڵک بڕوای بە هیچ نامێنێ بەداخەوە علوج چی پێکردین ئەم جارەکانە ئەفسەری علوج پەیدا بوو ئێستا لەم وڵاتەدا جاران لە هەموو عێراقە 4 لیوا هەبوو ئێستا لە دەی وا هەدا 50 کەسیان لیوایە بە پلەی لیوا خانەنشینەوە پێیان لیوای علوج عەقیدی علوج عەمیدی علوج ئەوە جار لەمە داگە بیستان بڵێ کاکە تۆ ئەسڵیەکەی یان علوجەکەی ئەوە لە 190 ئەفسەرانی وڵاتە علوجن کابرا نە کۆلێجی ئەفسەری خوێندووە نە هیچ نیزامێکی عەسکەری فێر بووە لەوانێت جارێک ساڵێک لەو شاخە ڕاوەکەوی کردبێ ئێستا بە پلەی لیوا خانەنشینە یەک ڕۆژیش لە شوێنێک دەوام ناکات بەشداری هیچ شەڕێکی ئەم وڵاتەشی نەکردووە بەس پارە دەلوشێتەوە ئەوە علوجە کە علوج ئاوای لێ هاتە وڵاتمانەوە ئێمە لە ڕووی مادیاتەوە خەریک بوو پێشکەوێ یعنی خەریک دەبوو وڵات پێشکەوێ بۆ نمونە باگردێن لە سەربانی ماڵەکانمان بوو باگردێنیان لابر سەحنی سەتەلایت هاتە سەر ماڵەکانمان و هەموو دنیامان لە ماڵی خۆمان نەدەبینی ئەمە پێشکەوتنێک بوو بۆ میلەتەکەمان باگردێن بوو بە سەحنی سەتەلایت گۆرەوی بازی و کوڵاو بازی گەنجەکانمان بوو بە پۆبجی جاران گەنج کۆمەڵە گەنج کۆ دەبوونەوە گۆرەوی بازیان دەکرد کوڵاو بازیان دەکرد یاریان دەکرد ئێستا کابرا پۆبجی دەکات جاران کە لە ڕێ و باریکە ڕێمان هەبوو ئێستا باسی جووت ساید و بەرزە پرد و فڵان 100 و 150 و 120 ئەوانە دەکرێت جاران دیواخانێکە بوو خانوێکی گەورەت ببینی ئادەمڵ ئەوە دیواخانی فڵان کەسە ئێستا ئەو دیواخانانە ئەو بینا بەرزانە بوونە ئاپارتمانەکان جاران لە شارێکی گەورەی وەکو هەولێر و کەرکووک و سلێمانیدا کەسێکە لە دەرەوە دەهات ئەیانگوت چۆتە خانی فڵان کەس خان ئەوە بوو هەم کابرا لێی دەنووست ڕیشتیەکان جەنابتان بیر لەوانەی بیرتان بێ من لە کتێبا خوێندومەتەوە ئەڵێ وڵاخەکەشی لە شوێنەکە دەمایەوە بۆ خۆشی لە شوێنەکە دەخەوت تا مەعاملە و ئیش و کارەکەی دەکرد
ئێستا خان و گەوڕەکانمان بوونە هۆتێل و مۆتێلی شەنەستێری و ئەوانە. جاران منداڵێک کە داوای نانی دەکرد برسی دەبوو، داکی بابۆڵەیەکی بۆ دەکرد، بابۆڵە نانێکی کوردیان دێنا و هێندێ ماستیان پەنیریان تێ هەڵدەست و دایاندایە. ئێستا مناڵ کە برسی بێ بابۆڵە ناخوا، ئێستا پیتزا و کنتاکی و فنگەر و شاورمە و ئەوانە دەخوا. جاران فتیلەیەک هەبوو کە ئینسان لەبەری چەند کتێبی لێ دەنووسرا، ئێستا سوڕەیا و لید و ئەوانە هەیە. جاران حجرەیەک هەبوو کە ئەو هەموو کەڵە زانایی پێدەگەیان، ئێستا حجرە داخرا دەیان زانکۆ دەیان سنتەری توێژینەوەی بەداخەوە شتێکی وا پێشکەش ناکە. من ناڵێم ئەمانە خراپن، ئەمانە شکرانەی خوان دەوێ، شکرانەی خوان دەوێ کە لەوە چوینە ئەوە، بەڵام بەداخەوە شتێکمان لەدەستدا، مرۆڤ قەدر و حرمەت، ڕێزی گەورە و ڕیشسپی، ڕیشسپیەک مام حاجێکی و ئەم ڕیشسپی و ڕدیان سپیانەی مزگەوت بە گۆچانەکەیەوە سوڵحی دەیان کەسی دەکرد، لەو سەر دەرکەوتای خەڵک لەم سەری شوێن شەرمی لێ دەکرد. ئێستا دەبێگە بە تەمەن بووی وریای خۆی بسەمعەن نەشکێنن، حرمەتن نەشکێ، ڕێز ئەخلاق. لە دەیەکا دزێک هەبوو، لە شارێکە سێ چوار دز هەبوون، خەڵک دەیناسین و خۆشیان دەیانزانی دزی عیبە، بە شەویش دزیان دەکرد. ئێستا دزی شانازیە، کابراڵان فڵان مەسوول دزە قاقا پێ دەکەن لەجا قەیچێکە، حد ئەسڵەن بەلایەوە گرنگ نییە. جاران خەڵک بە شەو دزی دەکرد، ئێستا بە ڕۆژ دزی دەکا. جاران دزی جاران مرد بوو، سەعەچووچە هەبووە لە یەکێک لە گوردنەکانی کوردستاندا، چۆتە ماڵێک زۆر دزێکی ماهیر و جەربەزە بووە، لەگەڵ سێ چوار شەریکە دزیە دەچنە سەر ماڵێک دزی بکەن. کابران لە ماڵ نەبن، لەسەر مەزرعە و چێڵگەی تووتنەکەیان دەبن، ئەمان خۆ بە کولانکەدا شۆڕ دەکەنەوە دەچنە ماڵەکە و ماڵەکە شتی زۆر گرانبەها و بە نرخی تێدا دەبێ، لە پارە و لە کەلوپەلی بە نرخ هەمووی کۆ دەکەنەوە. دزێکیان هاوار دەکا سەعە، ئەڵە چییە؟ ئەڵە وەرە ئەم ماستی تۆراخە کراوە بەم توورەکەیەوە، ئاوەکەی داداوە ماستێکی تۆراخی پێ دەڵێن، پەنجەیەکم لێ داوە زۆر خۆشە، وەرن شتێکی لێ بخۆن. سەعەچووچەی سەرۆک دز دەڵێ کاکە شتەکانتان هەر هەموو دانێنەوە لەم ماڵەدا، تازە حرام بوو. ئەڵێن بۆ؟ ئەڵێن نمەکی ئەو ماڵە کرا. مادام نمەکی ئەو ماڵەت کرد، پەنجەل لە ماستەکەیدا و هاتە معیدەتەوە، حرامە دزی لێ بکەی، بەدنمەکیە، نامەردیە. چۆن لە ماڵەکە نانت خواردبێ و پەنجەل لە شتێکیدا بێ و خوێیەکت خواردبێ، ماستێکت خواردبێ، بەدنمەکیە، نامەردیە. ڕاستە ئێمە دزین، ڕاستە کاری خراپ دەکەین، بەڵام ناپیاو نین، نامەرد نین. وڵا هەموو شتەکانیان پێدا دەنێتەوە بە کولانکەیەکتە هەڵدەکێشنەوانێن، یەکش لەو ماڵە نابەنە دەرەوە. بەڵام ئایا ئەمڕۆ ئەو ئەخلاقیاتە کووە؟ کابران نمەکی دەکا، لەگەڵ یا دەڕوا، ماڵ و عایلەی تێکەڵاوە لە پشتەوە ئامادەی بۆ سارەیەک بیکوژێ، بۆ دەفتەرێ دۆلار بیکوژێ، لەسەر پارەی چکەم بوختانی بۆ بکە، لە فەیسبووکە شەخسیەتی لەکەدارکە. جاران خەڵک دوژمنایەتیشی بکردایە قەت کاری نامەردانەی نەدەکرد، ئەیگوو بوختان بە فڵان کەس ناکەم، بەڵام لە شەڕا دەیکوژم، قەت ناچم شەو بچمە سەر ماڵەکەی. ئێستا لە فەیسبووکە ئابڕووی دەبا، هەزار بوختانی بۆ دەکا بەبێ ئەوەی بیناسێ. بەداخەوە ئەو فەیسبووکە، ئەو تۆڕی جاڵجاڵۆکەی ئەنتەرنێتە، هەنە هۆکارێکە تۆ شت دەبینی، خاوەنەکەی دیار نییە، نازانی چی ئەم قسەی فڕێداوەتە بازاڕەوە، بەڵام کاریگەری لەسەر کۆمەڵگا دەبێ و متمانە نایڵێ. ئەم بابەتەی ئینشاءالله لە جومعەی داهاتوودا گە تەمەن باقی بێ و بە خزمەتتان بگەینەوە، تەواو دەکەین و داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوای پەروەردگار لەو کەسانە بین کە ئەهلی متمانەن، یا ڕەبی خوا متمانەمان پێ بکرێ لە ناو کۆمەڵگادا، کەسێک کە متمانەی پێکردین شایانی ئەو متمانەیە بین. یا ڕەبی خوایە تووشمان بە تووشی کەسانێکەوە بێ ڕۆژانە ڕەفتاریان لەگەڵ بکەین کە ئەهلی متمانە و ڕێز و سیقە و وەفادارین. یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی، یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری. یا ڕەبی خوایە ئەم ڤایرۆسی کۆڕۆنا و هەموو ئەم نەخۆشیە ناڕەحەتانە لەسەر ئێمەی ئەهلی کوردستان و لەسەر مرۆڤایەتی هەڵگری. یا ڕەبی خوایە دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتی کوردستان و هەموو مرۆڤایەتی بکەیتەوە. ئەوانەی دڵناڕەحەتن خوایە دڵخۆشیان کەی، ئەوانەی کێشەی خێزانی هەیە ئیسلاحی حاڵیان بکەی، ئەوانەی ڕزق و ڕۆزیان کەم و کوڕی هەیە، یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی لە هەموو لایەکمان بکەیتەوە، یا ئەرحەمە الراحمین. آمین آمین یا مجیب السائلین. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون